سڵاو ڕێز بۆ ئێوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەمە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. درێژەی ناڕزایەتی کرێکارانی شارەتداری لە شاری سنە. بەرز ڕاگررتنی یادی گیان بەختکردوانی ژینگە لە چەند شاری کوردستان. دەست بە سەرکردنی سوهەیلا خالیدیان لە شاری سنە. شەڕ و پێکدادانی نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و چەکدارانی ئەحمەدشەرە. داخستنی ئەنجومەنی زمانی کوردی ئاوێستا لە شاری ئێزمیر. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە سوید و ئاڵمان. و خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە سوید و ئیسرائیل. درێژەی ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە شاری سنە. ڕۆژی شەمە 11 گەلاوێژ زیاتر لە 2000 کرێکاری شارەداری شاری سنە بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی هەقدەست ناڕزایەتیان دەربڕی. بە پەیزانیارەکان شارەداری سنە زیاتر لە 2100 کرێکاری فەرمی و 350 بۆ 450 کرێکاری وەرزی هەیە کە هێشتا هەقدەستی مانگەکانی جۆزەردان و پوشپەڕیان وەرنەگرتووە. جێگری بەڕێوەبەرایەتی و گەشەپێدانی شارەداری سنە لەو بارەیەوە ڕایگەاند 40% کارمەندانی ئەو ناوەندە هێشتا هەقدەستی جۆزەردانیان وەرنەگرتووە. چەند ناوەندی دەوڵەتی قەرزداری شارەدارین و ئەگەر قەرزەکانیان بدەنەوە داخوازی هەموو کرێکاران و کارمەندانی ئەو ناوەندە پەرداخ دەکرێت. بەرزڕاگررتنی یادی گیان بەختکردوانی ژینگە لە چەند شاری کوردستان. ڕۆژی هەینی و شەممە 10 گەلاوێژ چەند گروپی شاخەوانی و ژینگە پارێزی شاری مەهاباد و ورمێ و دیواندەرە لە 3 مەراسمی جیاجیادا ڕێزیان لە یادی گیان بەختکردوانی ژینگە گرت. بە پێوە دیمەنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراونەتەوە گروپی شاخەوانی هەڵگوردی مەهاباد بەسەر بەرزایەکانی کانی خودا سەرکەوتون و ڕێزیان لە یادی هەموو گیان بەختکردوانی ژینگە گرتووە. لە شاری ورمێش گروپی شاخەوانی زاگرۆز بەسەر چێی خەلیلدا هەڵکشاون و لە مەراسمێکدا یاد و بیرەوەری چیاکۆ یوسفی نژاد، خەبات ئەمێنی و حەمید مرادیان بەرز نرخاندووە. هەروەها گروپی شاخەوانی شەفەق لە دیواندەرە سەردانی چیای سەبەلانیان کردووە لە ئازربایجانی غەربی شەرقی و لە مەراسمێکیشدا وێڕای ڕێزیان لە یادی گیان بەختکردوانی ژینگەی سنە پەیمانیان لەگەڵ ئاوەتەکانیان نوێ کردوێتەوە. دەست بە سەرکردنی سوهەیلا خالیدیان لە شاری سنە. ڕۆژی شەمە 11 گەلاوێژ سوهەیلا خالیدیان مامۆستای قوتابخانە و چالاکی مەدەنی خەڵکی سنە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە ئەمنیەتیەکانی سنە بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی سوهەیلا خالیدیان و ئەو چالاکە مەدەنیان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی سوهەیلا لە بەردەستدانیە و بە نەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. شەڕ و پێکدادانی نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و چەکدارانی ئەحمەدشەر. شەوی شەمە 11 گەلاوێژ شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و چەکدارانی ئەحمەدشەر لە ڕۆژئاوای کوردستان ڕۆیدا و بۆ هۆیەوە 9 کەس لە هێزەکانی ئەرتەشی سووریا بریندار بوون. وتەبێژی هێزەکانی سووریای دیموکراتیک بە دوای ئەو پێکدادانەدا ڕاگەاندنێکی بڵاو کردەوە و تێیدا تۆمەتبارکردنی هێزەکانی سووریای دیموکراتیکی بە دەستپێشخەری هێرش بە توندی مەحکوم کردووە و ڕایگەیان چەکدارانی سەر بە سوپای نوێی سووریا لە بەرەی دێر حافێر هێرشیان کردوە سەر سەنگەری هێزەکانیان و ئەوانیش ناچار بوون بە توندترین شێوە وەڵامیان بدەنەوە. فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتیک مەسڵوم عەبدیش داوای لە حکوومەتی سووریا کرد کە گروپە تون ئاژۆکان کۆنتڕۆڵ بکات. داخستنی ئەنجومەنی زمانی کوردی ئاوێستا لە شاری ئێزمیر. ڕۆژی شەمە پۆلیسی تورکیا ئەنجومەنی توێژینەوەی زمانی کوردی ئاوێستایی لە شاری ئێزمیر داخست و ئەو بابەتەش ناڕزایەتی بەرینی چالاکانی سیاسی کوردی لێکەوتەوە. بە پەیزانیاریەکان پۆلیسی تورکیا بە بیانووی نەبوونی مۆڵەت دەرگای ئەنجومەنی ئاوێستایی داخستووە لە حاڵێکدا ئەو ئەنجومەنە مۆڵەتی فەرمی لە دەوڵەت وەرگرتووە و بڕیارەکەش بە تەواوی سیاسیە. چالاکانی سیاسی ڕایانگەاندووە هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی پرۆسەی ئاشتی لە تورکیا کردەوەی لەو شێوەیە تەنیا زیان بە پرۆسەکە دەگەیەنێت.
کۆبنەوەی نانەواکانی شاری تاران. ڕۆژی شەمە کۆمەڵێک لە نانەواکانی شاری تاران بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی و پیشەی معیشەتی کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەیاندا خوازاری وەلانانی سامانەی نانینەوە، کەمکردنەوەی هەزینەکانی وەبەرهێنان، پێدانی ئاردی دەوڵەتی، دابینکردنی کارەبا و ئاوی 24 ساعاتە، کەمکردنەوەی نرخی باجی ساڵانە و پەرداختی یارانە بوون. ڕوودانی دوو تەقینەوەی گوماناوی لە ئەردستان و ئازەرشار. شەوی شەممە دوو تەقینەوە لە کارخانەی فولادی ئەردستان و کارخانەی ئاخی جیهان لە ئازەرشار ڕۆیدا. هێشتا زیانەکانی بۆ ڕای گشتی ئاشکرا نەکراوە. بە پێڕاپۆرتی میدیاکانی ئێران تەقینەوەیەکی بەهێز لە کارخانەی فولادی ئەردستان ڕوویداوە و هۆکاریە و ڕووداوە هێشتا ڕوون نییە و زیانەکانی ئاشکرا نەکراوە. لە کارخانەی ئاخی جیهانی ئازەرشار بە هەمان شێوە تەقینەوە و ئاگرکەوتنەوە ڕوویداوە و پاش چەند سعات هێزەکانی ئاگرکوژێنەوە توانی ویانە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. ڕوودانی تەقینەوەی گوماناوی لە پارێزگای ئێران و هەڕەشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ دەستپێکی قۆناغی دووەمی هێرشەکانیان بۆ سەر کۆماری ئیسلامی ڕژێمی ناچار کردووە ناوەندێکی دیکە بە ناوی شۆرای بەرگری دابمەزرێنێت کە لە سەرۆکەکانی هەرسێ قۆوە و دوو نوێنەری خامنەیی وەزیری ئیتلاعات، سەرۆک ئەرکانی هێزە چەکدارەکانی ئێران، فەرماندەی تەواوی سپا، فەرماندەی تەواوی ئەرتەش و فەرماندەی قەرارگای خاتەمولئەنبیا پێک دێت. دەست بە سەرکردنی دوو کرێکاری بەلوچ لە تەرمیناڵی ڕاشت. لە ڕۆژانی ڕابردوودا دوو کرێکاری بەلوچ بە ناوەکانی عەبدوڵڕەحمان دووستی تەمەن 20 ساڵ و عەبدوڵخەفور بەلوچ تەمەن 21 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕفێنراون و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لەبەردەستدانیە. بە پێڕاپۆرتی حاڵوەش ئەو دوو شارومەندە بەلوچە خەڵکی ناوچەی کیشکووری سەر بە شارستانی سەرباز بوون و بە مەبەستی کارکردن لە باخەکانی گیلان سەردانی شاری ڕەشتیان کردبوو. لە کاتی گەڕانەوە عەبدوڵڕەحمان و عەبدوڵغەفور پاشکڕینی بلیت لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە دوواداچوونی بنەماڵی ئەو دوو شارومەندە ئاکامێکی نەبووە و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. برینداربوونی دوو بەندکراوی سیاسی لە زیندانی تارانی گەورە. لە ڕۆژانی ڕابردوودا دوو بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی تارانی گەورە بەناوەکانی عەلی قەناتزادە، دەروێشی گونابادی و مەحموود دارایی منش دەست بە سەرکراوی شۆڕشی ژینە لە هێرشی چەند بەندکراوی تاوانە کۆمەڵایەتیەکان بە چەقۆ بریندار کراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو هێرشە لە تیپی 2 ساڵۆنی 6 زیندانی تارانی گەورە ڕوویداوە و هێرشەکان بە فەرمانی هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم تاوانەکەیان ئەنجام داوە. بە پێی دوایین زانیاریش عەلی قەناتزادە و مەحموود دارایی منش پاش وەرگرتنی چارەسەری پزیشکی بۆ بەندی گشتی گوازراونەتەوە. پێشتریش بەندکراوێکی دیکە بە ناوی عەلی ڕەزا شیر محەممەدی عەلی لە هێرشی بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان لەو زیندانە گیانی بەخت کردەوە. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی گەچساران و یاسووج. بەیانی شەمە 11 گەلاوێش حکمی ئەعدامی دوو بەندکراو بە تۆمەتی کوشتنی بەنقەز لە زیندانەکانی گەچساران و یاسووج جێبەجێ کرا. بە پێڕاپۆرتی کانونی مافی مرۆڤ دوو بەندکراو بەناوەکانی سەجاد زارع و فوئاد ئازەر کە پێشتر بە تۆمەتی کوشتنی بەنقەز دەست بەسەر و دواتر بە ئیعدام مەحکوم کرابوون لە زیندانەکانی گەچساران و یاسووج ئیعدام کراون. بانکرانی دوو پارێزەری دادگوستەری لە عێراق و تاران. ڕۆژی شەمە دوو پارێزەری دادگوستەری بەناوەکانی بێهنام نەزادی و حەسەن یونسی لەلایەن دادگوستەری عێراق و دادسەرای فەرهەنگ و میدیای تاران بانگێش کراون. بە پێڕاپۆرتەکان بێهنام نەزادی بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی بانگهێشتی لقی جێبەجێکاری سزای تاوانەکانی دادگای گشتی و ئینقلابی عێراق کراوە و ئەبێ لە 20 ڕۆژی داهاتوودا خۆی بەو ناوەندە قەزاییە بناسێنێت. بێهنام نەزادی پێشتر بەهۆی چالاکیەکانی پەروەندە سازی بۆ کراوە و بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 4 مانگ زیندان و 1 ساڵ دوورکەوتنەوە لە پیشەی پارێزەری مەحکوم کراوە. لەلایەکی دیکەشەوە حەسەن یونسی بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە نظام و بڵاوکردنەوەی پرۆپاگەندە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بانگهێشتی دادسەرای فەرهەنگ و میدیای تاران کراوە و ئەبێ لە ڕۆژانی داهاتوودا
خۆی بەو ناوەندە قەزاییە بناسێنێت. کۆبنەوەی ئێرانیانی ئازادی خواز لە سوید و ئەڵمان. ئێرانیانی ئازادی خوازی سوید و ئەڵمان ڕۆژی شەممە 11 گەلاوێژ دژ بە کۆماری ئیسلامی چالاکیان ئەنجامدا و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە بوون. بەپێی راپۆرتەکانە و چالاکیانە لەلایەن ئەنجومەنی ژن ژیان ئازادی ڕێکخراوە و هەر شەممە لە شارەکانی گۆتەنبێرگ و فرانکفۆرت بەڕێوە دەچێت. بەشداربووان بە بەدەستەوە گرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئەعدام و قوربانیانی سەرکوتی ڕژیم خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. دوایین هەواڵ خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە سوید و ئیسرائیل. ڕۆژی شەممە سەدان دژبەری شەڕ لە ستۆکهۆڵمی سوید و هەزاران دژبەری ناتانیاهۆ لە ئیسرائیل ڕژانە سەر شەقام و خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ و کۆمەڵکوژی لە غەزە بوون. بەپێی راپۆرتەکان دژبەرانی شەڕ لە سوید وێنەی منداڵانی غەزەیان بەدەستەوە گرتووە و بەوتنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ ژینۆسایدی خەڵکی غەزە و برسی ڕاگرتنیان نیشان داوە. هاوکات لە تەلەویوی ئیسرائیلیش هەزاران دژبەری ناتانیاهۆ لە خۆپیشاندانێکی گەورەدا خوازیاری ئاگربەستی هەمیشەیی ئازادی دیلەکانی دەستی حەماس و کۆتایی هێنان بە شەڕ بوون. جێگای ئاماژەیە کە ئیسرائیل و ئەمریکا پاشکستی دانوستان لەگەڵ حەماس سەرقاڵی جێبەجێکردنی پلانێک بۆ لەناوبردننی ئەو گروپەن و بەرپرسانی حەماسیش مەرجی دامەزرانی وڵاتی فەلەستین و کۆتایی هێنان بە شەڕیان بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکان داناوە. هاوکات 51 فەلەستینی لە هێرشەکانی ڕۆژی ڕابردووی ئیسرائیل بۆ سەر چەند ناوچەی غەزە گیانیان بەخت کردووە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆت بۆ هەموو لای.